بەڵێ تەماشەبان نێژە ji بۆی گوتوبیژەکە بهتر لەسەر داخوایانی ئانگ و بانگە پێدێ ji بۆی ئەنەکەسێک و تێدا بانک لە ئەنەکەسێ کردبوو و کارێخوا بە ئازادانە بکە ئۆفیسن خۆشی لە ناوا باژارێن ڕۆژاوای کوردستانە بێک هەروهاوێ دۆسەیە گرتیانژی یەک ئالی بکێ مێمەبەنداریە برێز فێسەڵ یوسف ئەندامێ دەستەیە سەرۆکاتی ئەنجومەن نیشتمانیا کورد لە سووریە کردیا برێز فێسەڵ دەمباش دەست پێکدات داخوایانی یان ژکووناو لێ تێکردن بانگە پێدەیە داوی ji بۆ یەکڕێزیانە مالە کوردی و کوتێدات بێژێ ئەنەکەسی ئازادە لە ڕۆژاوای کوردستانە کاری خۆ بکێ تچاوە دنەرخێنێ بەری کۆم دەرباسی هەڵوێستێ و لێدوانن پشتوێک و هات نەدان. ئەم وێنە دبینن گاوەک پۆزیتیڤ ئالیێ جیبجیکردناوێ گۆل عەردێ یعنی جیبجی ببێ ئەف تشتێ گۆتێ دەهات پێشیاوێ بەردانە ئەگرتیا و ئێ نەخویاکری و ڕێڤەکردنج لە پێشیا کەسێ گۆ دەرڤەی وڵات خستنە و جارێک دی ئەو کارێ سیاسی ئێراگهاندنێ ئێگۆ ئەنجومەنێ بەرێت کرد لە هەمبەر سەکنین هەول هەمبەر وێ بسەکنین ڕێ ینی بەکری بێ ئەنجومەن ئازاد بێ و مەسەلا ئۆڤیساژی تەمامەن یانی بگەلک ئازادی برێ و بوارێک و کاربن ئەو ئۆڤیسێ عقاری ئێدی ئێگۆ داخوایانی ئێگۆ دابوونەوە چێنا بێ بن ئەنجومەنێ ئەف تەمام جیبجی ببن ئەوە ئەمێ سەر بسەکنن پەیرە بۆ گفتوگووەک یعنی بنگە هاوێ ڕێکەفتنا دهۆکێ بێ گۆ برا ئەم شریکاتیەک فعلی کاربن پەپورە باشە برێز فێسەڵ vê banga pêdê bangeka rastteqîne ji bo çareserkirina kêşeyan dibîne û her wiha ji bo nêzîkbûna nêzîkbû duristbûna nêzîkbûna navbera enekesê û pêdê de ئەم دبینن ینی دەستپێکەکە گاڤەکە ئەوە گۆبەری ئەنجومەنێ تخەست ji بۆ جیبجیکردنا بەهۆریت ناومەدا ئەو تشتێ گۆنهام گۆتنج بۆ ئەس دووبارە نەکەم ئەوە یا گاڤا یا ئەول ئاواکردنا باوەریە لێ نا هەر ناکوکیت ناومەدا ئەف داخوایانی چارەسەر بکەیت تشتێ ینی ناکوکی هەی ینی ئەم دبێژن بدان و ستاندنێ چارە دبن بنگەهاوێ ڕێکەفتنا دهۆکێ ئەمما ئەڤنانها ئەم دبێژن گاوێ ئاوێتنا باوەریەنە شتێکێ نەبووە هەگەر جیبجی بێت سەر عاردێک باشە بڕێز فێساڵ پشتێک و ئەو بانگە پێدێ هاتە دەرخستن gelek çavarê hat nekirin ku helwesta enekese wê çi bi wê çi bersive wê bangê bide Salih Muslim berpirsê pêdê lêdwanek ji bo kanala 24 de Kurdistan 24 got ku pêwîst e enekesê bê şert û merc tevlî pêdê bê û karê xwe bike û di heman demê de jî got tugirtiyên siyasiyên enekesê li cem pêdê nînin divir de لە ئالیەکی بەحسا یەکرێزیت کن و بانگاژ بۆ یەکرێزیت کن سەرکردەیەکی پێدێ لێدوانەکە بێژن 100% بەروڤژیە ناوەڕۆکە وێ بانگێدا ئەف شڕۆ بەژێرە تێکردن ئەمکارن بێژن و ناکوکی نابەرە سەرکردایەتی ئانەکەسێ دەژی هەیە ببوورە سەرکردایەتی پێدێ دەژی هەرە ئێمە ینی ئەم دەبێژن یەک هەلوەستا کوردی یەکرێزی تشتەکە و یەک هەلوەست تشتەکە بەری هەر تشتی یەکیش تشتێ مەی ناکوکی هەری سەرەکە ئەوە گۆ بەرێت گۆتن وایە ڕێڤەبریەک هەیە و تشتێوەی هەی دبن هاوێدا ینی چوون و هاتن و ڕوخسە و تمام ئێمە هەر وەختی مەگۆتیە ڕێڤەبریەک گۆ پێ خزمەتگوزاریە ملەت ئێمە ببێت درێکەفتنا دهۆکێ و بەری وێ دەژی دەوێ ئەم وەک دوو تەرەفێ سەرەکی پارتیەتی تمامژی درێکەفتنا دهۆکێدا نەژالیکی تەنێدا ئەف گۆتنان وەڵن تەولی ڕێڤەبریە ببن ئەڤنا نا ئەڤیا بەری وێ داخوایانیا تالی داخوایانیا تالی دەبێژێ شریکاتیەک فعلی دوێ ئەنجومەن و منظومە پێدێ هەردوورە بکێ ڕێڤەبری ئەوێ دی داخوایانی دبێژێ مەسەلێ گرتیە دوێ چارەسەر ببن دبێژێ دوێ ئەنجومەن ئازاد بێت تکە لەم پێشیا وانە بن کار و بارێوانە ئەس دبێژم ینی ئەف شتەغالی کەڤنە ئێمە ئەم دبینن ینی نها بەری هەر تشتی جیبجیکردنا با کارێ ئەوەی گۆ ئەمە برێت خۆست
ji bo bawerî çêbibe şirîkatiya fealî em dibînin ne yanî em wek encûmenan îctimanî Kurdî em xwe dibînin xwediyê nerîna Kurdî tevayî û li ser erdê jî tevlî rêgirtin li pêşiya karê wê ew ne lê em xwe dibînin miletê me şerîhek gelek mezin jî bi encûmenê û siyasatê encûmenê û encûmen navnîşanek îro daxwazê miletê me digihênê menabirê dwelît nav emeliya siyasî de ye ew gotina yanî wer tevlî rêveberiyê bibin yan jî girtînînin ez nizanim yanî arman jê çi ye eceb dijî vê daxuyaniya gotalî derketiye yan jî karingekî dîtirê daxuyanî temamen eksî wê dibêje. باشە پرسیان مژی بەردا ئەوە بڕێز فێساڵ ئەو بەروڤژی دێ لێ دوانێن پێدێدا چوە تێ دێ دەمەکەدە بانگێت کەوت هەمەکی دندە ژوێ بانگێ ڕەت دەکێ یعنی نابە خودێ پێدەدە چواتەیەک ژەرتێکردن شڕۆبە ژەرتێکردن یعنی ئێمە ینی دەما تالیدا ئەف پەیوەندیەک و هەگەم ناو لێ بکەن پەیوەندیەک و چێ بوون کە مەزلوم ینی خواست ئەنجومەنێ ببینی گوت گرنگیەک هەیە هەنێک نەرینێ مەهانا مەژی گۆر وێ و گۆر بەرجەوەندێ ملەتێ خۆمە ئەو دیت گۆ ئەم دخوازن کارێکی بکەن بە ئالیکی گۆ ئەم کار بن یەک هەلوەستە کوردی و ئەم نارکۆکیە هەنە هلێنن وش بۆ وێژی مەگۆ ئێمە تشتێ ئالیەمە ئەم دوێژن دوێ باوەری چێ بێ حتان هەز دخوازم ببێژم ئەم نەکەتنا ینی وێ دەماگ و ئەم گفتوگۆ بکەن هەیە دخوازم ببێژم ئەو پرۆژەیە گۆ کاک مەزلوم و داخوایانیە دەژی دەبێژن سەر داخوازاوی ئەف داخوایانی دەرکەتێ ژێوێ دەتر ئەز چت ناپەیەدێ و منزوماوە و چاوا دەبێ ئەو بوا بەگرێدا یە ژواتێ پرسین ئێمە ئەم حتانها مەسارێمە وەک بە عەرەبی دەبێژن مەسار ئەوەی گۆژ کاک مەزلوم و خۆست ینی ڤا ناکۆکیە مەژمە گۆ ئێمە تپرسگرێک نینە ینی هەگەر گاوێ باوەریە بێنە ئاوێتن و برا گرانتی هەبێ و ئەو ناهەبێ برجەوەندێ ملەتێ مەتکو دەبن ئەمەی بوویال دەبن زێدەی بلۆ ینی تنا بەرەوکەی دیترێ یا دانوستاندن یا شلۆڤەکردن تشتێکی ولۆ حتانها ینی ئەمنەت سەر وێدە ینی باشە بڕێز فێسەڵ ئەv پێشفەچوونن لەسەر عەردەیان ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ ئەو ناکە حتا چرادەیەکێ ڕۆڵاوان هەبوان گۆ باندۆر لە پێدێکردن و فشار لە پێدێکردن و بێ بانگە بە ڤی ڕەنگی بەڵاو بکێ بەریان هاژی چەندین بانگش بۆی نزیکبوونێ بەڵاوکردبوون بەردەوام هەمووک و دەما مەهەکێ دوو مەها بەردەوام کرد و ئیدا دەهاتەش بیرکردن نەریناتە ئەف بانگژی بۆیوەکە هەمان بانگە بابەتێکش بۆی ڕاگەهاندنێ چەند ڕۆژەکەی چەند مەهەکەی وەرێ باسکردن دیسا وەرێژ بیرکردن لە گۆری سیاسەتە خواوێ بەردەوام بن تقديرا ما يعني أواجو تجور وجلاتي فرات تايبتي ما عم بيجند هرمن كردي وتشتي مسألة جريداي بملتي كرد وهبونا ملتي كرد وقضياوي وجيبجي كرنا ما في ويد دستوري سوريا هذا أم دبيجن أو بيش هاتي جو نها تشيبو يعني بربيد دي تين برزجريكي بردرن عربا نين د وڵاتی سووری دە ئێ نەتەوی ئەستخوازم بێژم ئەرێ ئێ دیموقراتی هەنا لە ئێ نەتەوی نینن ئیرۆژی مەسەلێ تێ خۆستن مەسەلا کورد و قەڵیا کوردی دەندروێ سووریا دەرێژیم ژی وێ دبێژێ ئۆپۆزیسیۆن ژی وێ دبێژێ کەسێ ناودەوڵەتی ژی وێ دبێژن یانی ئیرۆ تەرەفەک مەسەلا چارەنووسا ملەتێ کورد و گۆتوبێژکردن یانژی وەک بێژم تەفاوض لەسەر مەسەلەی کوردی ئالیەک تەنێ ناوێکی ئەو بێدی نکاری خاستانجی ئیرۆ ئەنجومەنان نیشتیمانی کوردی وەک هێزێک وەک ناونیشانێک کوردی اعتراف پێکرید عملیە سیاسیدا مەبعوثی دەوڵەتی دنیای تمامێ بەدەرسۆن دەبێژێ کورد بەشدارن عملیە سیاسیدا و کوردی بەشدارژی اونزاند عملیە سیاسیدا یانجیت کۆمیتا دەستوریدا ئەنجومەنان نیشتیمانی کوردیە ئیرۆز خوازم ئەز ببێژم عاقلمەندیە و حکمەتەژی ئیرۆ هەگەیەک بخوازێ برا خزمەتێژی قەضیا کوردی سووری رە بکێ و رێزگرتنێژی رە بکێ و مافی ملەتێ کورد یا سەر عەرد بێ هەلوەستە کوردی بە هەفتوورە چێ نابێ ئەوا گوێ خورد ببێژ بەرگۆ ئەنجومەنجی ئیرۆ لە عەمەلیە سیاسیدەیە حتا ئەو هەلوەست چێ ببێ دەبێ یانی ئەنجومەن تێ دەبێ بە شکلێکی ئەو ئێدیترێ ئەوا گۆ حتانها مەسەلا بناوێ رێڤەبری یا برێگەکی دیترێ
ئەس دبێژم نەژ ئالیێ کەسێ ناف دەولەتی بە نەژ ئالیە ڕێژی ژبەر گۆ مەسەلا عەرەبە و پێشکەشیە عەرەبە هەر یەکی وی حەقی نادێ مەسەلا بەرێ گرێکاوات سووریدا هەیە بەێ برز فیصل بەردەوام وڵاتێن داگیرکەرێن کوردستانê dema ku kêşe dibe Kurd bê şert û merc li hev dikin dibine yek rêkevtinan encam din welatên destêwerdeyên Sûriye dikin gorî berjewendiyê xwe rêkevtinan dikin bi tenê nêzîkbûna aliyên Kurdî bûye pirsgirêka herî sereka di Rojavayê Kurdistanê de ji ber çi vî rengeha zehmet û astema heta Kurd ji hev nêzik bin li hember de dijminê Kurdan welatên dagîrkerên Kurdan di şev rojekê de tebaya bê şert û merc rêk dikemin li dijî Kurdan û Kurd bi tenê nikarê min navbera xwe de rêk bikeve de ku rûbirûyê em bêjin pêşhateyan bê yani pirsek giring e ewna yani Kurdî wek miletê xelkê timam yani ez nizanim yani tiştek got rast e yani divê helwestek hebe ê Kurda lê Ereb jî timam neyekin û ne Siryanî û Aşûrî jî timam yekin û ne Ermenî jî yekin û tu welata heta Kurdistana Iraqê îro berlemanek jî heye lê gelek nerînê wa partiyê wa hene lê di berleman de destûrek heye tê de digihine hevbû ئێمە jî heta wê watê yani ewa got em karibin helbijartin çê bibin berlemanatin xwecihî hebin yan jî ser mustewa welatekî hingî daxwaz dibe yek lê ez dixwazim bibêjim yani Encûmena Niştimanî Kurdî bi çavdêriya serokatiyê nerînek Kurdeyî tevayî yani me timama ser imza kir ew nerîna Kurdî tevayî heta niha encûmen xwediyê wê ne yani helwestek encûmenê bi taybet nisbet mafê Kurd nîne ew nerîna Kurdî tevayî ya got me imza kirî û waya heye û bi çavdêriya serokatiyê me jî imza kiriye wek encûmen hingî partiyê Kurdî timam tê de bûn aliyê dî jî Encûmena Gelê Rojava ê peya de û êb de bûava em her wextî jî xwediyê wê ne û tu wextî jî Encûmena Niştimanî Kurdî pirsgirêk ji bo wê çê nekirin heta kongrê 2015 axir kongir û heta niha ji ser dimeşê dibêje ême em tevkariyê dixwazin ji bo got helwesta Kurdî nerîna Kurdî tevayî em xurtir bikin û îro jî di emeliya siyasî dawî de jî xwediyê wê nerîne ê got heta niha ev mesele nekirî û gotin ji alîkî tenê de منظوما peya de ya got ji alî xwe ve rêveberiyek çêkir ya got ji alî xwe ve rêgirtin pêşiya Encûmena Niştimanî Kurdî got kar neke karê siyasî ewa îro jî ez dixwazim vê dubare bikim yani vê bergiraniyê nexin dewsa stukra encûmenê encûmen xwediyê gokaribê karê hevbeş bike bi hêzê Kurdî timamî re û îro jî tiştê nerîna Kurdî tevayî hêzê got nav de îro jî 15 rêxistinê Kurdî Suûde rêxistinê civaka sivîl غêrî kesayetiya ê got hindir wê encûmenê de em dîsa jî tevlî wilo jî û ev nakûkî ev tiştê astengayiyê gotêne pêşiya encûmenê her wextî em bawerin bi yek helwestek Kurdî ser esasekî ne em ê wek tê gotin kawer tevlî rêveberiyê bin eger tevlî rêveberiyê neewcê vaqa nakûkiya û va meseleyê got ji ser meclisê hatine kirin em dîsa jî xwediyê wê ne em dîsa jî ew nerîna got dibêje ewa got divê em yek bin her wextî encûmen xwexistiya xwedî jê re û encûmen bi ceddî jî dixwaze gava bidûyê alî de babêjê tiştê di aliyê xwe de ew gavê got aliyê xwe de jî babêjê karê hinek tiştê got gelek jî yanî weke dibêje ne îro li ser bêsekinan rojê dîtirê teecîl dike ji bo qediya serekî ya got qediya miletê me باشە برێز فێسەل دەرباسی مژارێکە دن بم ڕەوشە دەبەرێ بەگشتی گۆری پێشهاتێن لە سەر ئاردەیەک و نەها چێبوونە ڕێکەوتن و هاتنەکردن چ شرۆڤێش پێشهاتیان ڕەتکێ و بنەرینەتە سیناریۆوێ چ بن پێشیە دۆزا کوردی ناوچەین کوردی پێشە ڕۆژێدا yani tiştê got em tê digin heta niha yani piştî destpêka Komîteya Destûrî ji ev du sal yani Kongrê Cenêv û taliyê Viyena 2017 yekemîn car Komîteya Destûrî dest pê dike ew Komîteya Destûrî em tê de bejdar bûn wek Encûmena Niştimanî Kurdî îro di nav opozîsyonê de jî danûstandin û gengeşe çê dibe em neherin wextê got hevdîtin nabêna wa û Komîteya yani ya ji aliyê bi dev nîzam ve nerîna Kurdî erêkirinek li ser çêbê tewafqek li ser wê çêbê destpêkê de jî yanî piranî hinek tişt kirine no mesela ya pirsgirêka Kurdî
سەر ئەساسێکی مافن نەتەوەی کوردی سەر مەسەلەی هەلانینە سیاساتە سەر ئەساسی سووریا کە وڵاتە گەلک نەتەو گەلک ئۆل سەر ئەساسێکی زمانەی کوردی پێ خوێندن ببێ حتانها ئەو داخوازێمەی گو ئەم دبێژن دوێ فەرمیژی بێل سەر پێسەکناندن حتا ئەم دبێژن فیدرالی هینێک جوات بێژن لا مرکزیەک مۆسا یاست خوازم ئەس بێژم مەسەلا کوردی وا پێش هاتێەوە گۆتە گۆت یعنی ئیرۆ چارەسەریەک سیاسی دەندروێ سووریا دەوەیە ببێ نە لەشکەری وای اونید بین لەشکەری چاوال هەمبەر تێسەکنان مەسەلا لەشکەری تنە الگۆر وا بات شتێک وان بینن وتطوراتها چد ئیطاری ئۆپۆزیسیۆنی دا چد کەسێ ناف دەوڵەتی دەژ حتانا تشتێ ئەم بهیزن ڕوبڕۆژی ئەنۆ پشتگرتنێک هەیە ئەوا گۆ ئەرێکردنێک پێک هاتێ سووری تمامی بەردوورە بکەن نابڕێژی چارەسەریکێش مەسەلا کوردیرە دوێ ببێ ئەو هەیە ئەوا گو ئەم پێش بێ کەلوەستە کوردی ئیرۆژی بەرێ ئەم تێدەنا لێ ئەم دبینن یەک هەلوەستە گۆچێ ببێ سەر بنکەیان ڕاست وێ بێتر خورتر ببێ ئیطاری با پێشقەتادا ئەمریکا بن بێتر خورتر بکەن برێز فەسەل گۆری وێ چارەیە کوتە بەحس کرد ڕیا دەستور بە چارەوەش دۆزا کوردیرە چ بێ پێشەڕۆژ وێ چ بێ سیناریۆ وێ چ بن سیناریۆ یعنی یەکژێ ئەم دەژین ڕێکەفتنامە یعنی یا گۆبەرێ بهنێکی ئۆپۆزیسیۆنێرە مەسەلا مەداو کریە ئاعترافەک بە ملەتێک کورد و مافی ملەتێک کورد دەهندروێ سووریا دەوەک ملەتێکی لەسەر عەردێوی ئەو ژی دبێژن چارەسەریەکش قەدیا کوردیرە سەر ئاساسێکی ئاعتراف مافیەوە ببێ یا وێ دەتر ئەم دبن هەیە حتانها ئەم داوا مەسەلا فیدرالیتکن وەک ماما گۆداریە گۆتنا ئەنجومەنێک کرد کۆمیتا دەستوری فەراب چاودێریە کەسێ ناف دەوڵەتی تمامی ئەم هەیە هەر خۆدینە ژێرە لێ ئیرۆ تبێژێ سیناریۆک محەدەد هەیە حتا ئیرۆ کەسێکی تنە هەر یەکی وێ ئەوراقی خوا هەگەر ینی معرەکەی لەشکەری ئیرۆ نامێن سووریا دمێنەی مەسەلەی لەشکەری یا معرەکەی هەری مەزن یا سیاسیە هەگەر دەستور غەیری دەستوردا یا گۆتکار بێ بە ئۆپۆزیسیۆنێرە بە کەسێ ناف دەوڵەتیرە بۆ ئەم کار بن وی سیناریۆی بدنە ئالیکی حقوقی ملەتی کورد سووریا فیدرالیدا یانژی هەنێک دبێژن لا مرکزیەک موەسا ئەم لەبەر دەمەکێنە بۆ ئەم کار بن چ قزنج بکەنج ملەتێ خۆرە ئەم کارۆرێن ئەنجومەن کارێکی نە هەندێکیشی دوێمە ئالی دەتکێ ئەمما دەنگێ خۆ گەهاند رووسیا بەری دەمەک نێزیک بەری چەند ڕۆژامە دەنگێ خۆ گەهاندی ئەمریکا مەگەهاندی ئەوروپا و هەر وەختیژی ئەمێ بەردەوام بن تێدا و دوی وەختی دعینی وەختەژی ئەم پێرەژی ئامادەنە ئەم هەلوەستە کوردی بە هەفتوورە سەر ئاساسێ گۆ نا ئالیەک تەنێ بخوازێ لە تشتێ خۆ بدێ مەشاندن وەک عەرەبی دبێژن شراکەتێک فعالی بکارون باشە برێز پێساڵ دەماک و تورکیا عێریش کرد و سەرێکانیە و گرێسپی کۆنتڕۆڵ کرد گوتن کووە قوناغایەکیە ژاڤاکردنە ناوچەیە ئارام قوناغا دوێوێ ژێ گرێسپی حتا کوبانە بێ و قوناغاسی ژوێ سەرێکانیە حتا سنوورێ کوردستانە بێواتە دێرکێ بنەرینەتە تورکیا قوناغایەکە مەکەوت بێژێ پێکانی جالیە لەشکەری بە قوناغا دوێ و سێ ئەگەر هەیە کوب کە بوارێ بجیکردنە دە و بێ ڕاستیەکە و جل سەراردێ تورکیا عێریشی کوبانێ بکە و پشتیوێژی بە دەمەکە عێریشی دێرکێژی بکە یعنی سیاستێدا تشتێکی تکارێ ببێژێ ئاوا بکێل سەر تبێژێ مطلق تنەش بەر گۆڕێککەفتنێ گۆچێ دبن gelek tişt wextê gotên bûyerên gotên warê tiştekî dî rêke dî jê re dibî yani ew rêkirtina got dibêjê dema yek û dema do dema sê piştî wê nere yanî cêşê Tirkî êrîş kir û wa grûpê dev wê ve û hatin girêspî û serêkaniyê û hinek ji dirbêsiyê û hinek ji aliyê Kobanê jî پشتی وی دری کفتن چه بون یک جیا امریکی چه ترکی یک جیا روسی ترکی او دمی گوته دبیجی یعنی وضع کی دو نو در هات دیتن نها سینور یعنی جواجه گوته دبیجی دما اولو دما ددوا یعنی علیه دربیسیه و حتات گه عندي وري ووكي ديجي يعني لشكري ريجيم سوري و روسي بو اتفاقات بكي روسي وآلي ريجيم جي دانينا جالك ديجي ريكفتنك أضنا أو ريكفتنا أضنا يعني يا سركيتي دا باراستنا مثلا سينوري سوريا إنه سوري بكن يا وقتيكو سوري نكاربن ترك بكن إيروج وقتيكو سوري يعني قلستي كدنا نشاندان بس تبيب ضمانك روسي يرود بيجن ويريكفتني
او هناكي دوركت مثلا جارك ديتري ترك جريسبي وسريكانية ديانجي جهيدي تري جارك دي لند بيني وقتي قام بيت بيجن خلاص امشي دستي هو بخنا بن جنك خدا دبي امشي يك تشتيقو الوسط دي هبي ام تشاوا كاربن بيت ومتيما بي باراستن ام دنجي خو بكين كسينا بدولتي قبرا يعني قضيه ما قضيه سوريا املتي خو سرويا اساسي بباريزن ام نهيلن جو جارك ديتري ملتي ما بكبي ببي اردو جارك ديتري تصفياتي حساباتها برنجك يا ابي ديتري ترك حجتها اشخر بين جو درباس بن دبي ام خباتي يمكن صار استاد ولي صار استك بدوستي خو تمام هذا جو ام ايرو ام دعوى قضيه ملتي كرد لندروي سوريا كان شار سريك جي اعترافك حقوقي ملتي ما او ريكفتني تركيا وامريكا امريكانا كري يانجي روسيا بخالك سركيتي دا باراستنا كسي كيمنتو وكوانا بليكري اقليات ام ملتكن سرعر ديخو ام سعي بكن بي باراستن قاسي ليش مسألة كوش بلا روسيا او تشتي بروجي گوتن ريگرتن پیش یای بلی روسیا گارانتیا به حالات اماجه پیکرداوی پاراستنا کێمنەتەوان رووسیا گەرانتیدار بێژ بێ خاڵێرە و سووریا نودا بێڕاستیەک سەرعردێ يعني حتى انها ريكفتلنا بين روسا وتركادنا يانجي يا امريكانا وتركادنا او طرفيقو ريكفتنا بهردور الدن يعني ضد طرفي دولينا جرانتياوا او تيدن يعني وقت واري كفتناتكن هاجر او ريزيج خالي خورن نقدن ام نكرن حكم بكن قولا ويكن يا ناكن جبرقو حكما وقت دولتك مظن ريكفتنا كيتكي قرك حرمتي بدي خوك مسألك اخلاقي قوات شتابي بكي دولتك مظن وك روسيا اندامت انجمناء سايشتيها بدولتي ده هاروهاش خو امريكا وقت بيجي الدوله الاعظم يعني وقتيري كفتناتكن يفترض جرانتيا واجري كفتني وارهد گەلەک سپاس ji bo برێز فێساڵ یوسف ئەندامێ دەستە سەرۆکاتی ئەنجومەن نیشتمانیا کورد لە سووریا گوت گەل من بووی گەلەک سپاس